دانیشتنی پەرلەمان هەیە پەرلەمانی عێراق پێکاتۆ لە کۆمەڵێک بڕگە و بابەت یەک لە بڕگەکانی خوێندنەوەی یەکەمە بۆ بابڵێن تەمویلکردنی کورتێنانی دارایی یاسای تەمویلکردنی کورتێنانی دارایی ئەم یاسایە بۆ ئەم سێ چوار مانگەی کۆتاییە تا کۆتایی ساڵ لە جیاتی یاسای بودجەیە و تێیدا داهات و خەرجیەکان و کورتێنانیش دیاری کراوە و داهات بە 16 تریلیۆن دینار تەخمین کراوە بەڵام نەفقات واتە خەرجیەکان زۆر زۆرە 57 تریلیۆن دینارە بۆ پێش کورتێنانەکەی 41 تریلیۆن دینار دەبێت و بۆ پڕکردنەوەی کورتێنان مادەیەک تێدا ڕێگە دەدا بە وەزیری دارایی قەرز بکە قەرزی ناوخۆیی و دەرەچی بە تایبەتی قەرزی ناوخۆیی بۆ پڕکردنەوەی کورتێنانەکە دیارە بەیانی لە بەرنامەی کاردا خوێندنەوەی یەکەمی بۆ بکرێ بەڵام تێبینێشی زۆر لەسەری هەیە بۆ پێی هەم کورتێنانەکەی زۆرە هەم خەرجەکانی یەکجار زۆرە بۆ 4 مانگ 57 تریلیۆن دینار مەبلەغێکی یەکجار زۆر و کورتێنانێکی زۆری تێدایە و ئەمە دووەم جارە لە ماوەی لە مانگی شەشەوە تا ئێستا حکوومەت داوای یاسای قەرز دەکا هەموو ئەوانە وای کردووە کە پەرلەمانتاران بە تایبەتی لیژنەی دارایی تێبینیان لەسەر ئەم یاسایە هەبێت چاوەڕێ دەکەین بەیانی بزانین خوێندنەوەی یەکەمی بۆ دەکرێت یان پێش خوێندنەوەی یەکەم داوای گەڕانەوەی بۆ دەکەن بۆ حکوومەت بە تەسەووری من پێم وایە ئەم یاسایە هەر دەنگی لەسەر دەدرێت بەڵام بە ئاسانیدا چونکە حکوومەت ڕای گەیاندووە کە ئەوان بەبێ ئەم یاسایە ناتوانن موچە بدەن و پێدانی موچە زەختێکی شارع و زەختێکی فەرمانبەرانیش لەسەر حکوومەت و لەسەر پەرلەمانیش دروست دەکات بۆ پێ ئێمە لە کۆتاییدا هەر ناچار دەبین دەنگیکردنی بەڵام لەوانەیە هەندێک گۆڕانکاری تێدا بکەین بۆ پێی کە خەرجەکانی زۆرە و کورتێنانی زۆرە و داوای قەرزێکی یەکجار زۆر دەکات.